ئێستاش بە سرودی نەتەوایەتی ئەی ڕەقیب بەرنامەکەمان دەست پێ دەکات. ئێستاش بۆ ڕێزگرتن لە جانی پاکی هەموو شەیدانی کوردستان دقیقەیەکە پێوە ڕادەوەستین. ڕوحیان شاد بێ. خوشک و برایانی بەڕێز، نوێنەری لایەنەکان و دۆستانی بەڕێز، ئەندامان و لایەنگرانی حزبی دموکراتی کوردستانی ئێران، لەلایەن کۆمیتەی سویسی حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە پڕ بەدڵ بە خێراتنتان پێدەڵێن. هەروەها بە خێرهاتنی کاک عەلی مێهرپەروەر ئەندامی پێشووی دەفتەری سیاسی دەکەین کە زەحمەتی کێشاوە لە پەیوەندی لەگەڵ کارەساتی میکنۆس وتارێک پێشکەش دەکات. پەیامی کۆمیتەی سویسی حزبی دموکراتی کوردستانی ئێران 26 خەرمانان واتە 7 سپتامبری ئەم ساڵ 32 ساڵ بەسەر ترۆری دکتۆر سادق شەرەفکەندی سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێران، فتاح عەبدولی ئەندامی کۆمیتەی ناوەندی و نوێنەری حزب لە ئەوروپا، هومایون ئەردەڵان نوێنەری حزب لە ئاڵمان و نووری دێهکوردی تێکۆشەری ئێرانی دۆستی حزب تێدەپەڕێ. سێدەیە لەمەوبەر لەو ڕۆژەدا سکرتێری گشتی حیزبەکەمان و هاوڕێیانی پاش بەشداری لە کۆنگرەی ئینتەرناسیۆناڵ سوسیالیست لە بێرلین و لە حاڵێکدا کە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی سیاسی ئێرانی لە ڕستورانێکی ئەو شارە بە ناوی میکۆنۆس سەبارەت بە یەکگرتنی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە حاڵی گفتوگۆدا بوون، تیمێکی ترۆریستی کۆماری ئیسلامی لێیان وەژوور دەکەون و
و شەهیدیان دەکەن. ترۆری دکتۆر شەرەفکەندی خەسارێکی قورس بوو لە پێشدا لە پەیکەری حیزبی دموکرات و چونکە لە ماوەی تەنیا 3 ساڵدا بوو جاری دووەم ڕێبەری کارامە و لێوەشاوەی خۆی لەدەستدا و لە پاشان لە سەرجەم بزوستنەوەی کورد و ئۆپۆزیسیۆنی ئێرانی کەوت کە بەم جۆرە بۆ هەمیشە لە ڕۆڵی کارساز و کاریگەری خەباتگێڕی مەزن بێبەش بوون کە خەریک بوو بۆشایی نەمانی دکتۆر قاسملوو تا ڕادەیەکی زۆر پڕ بکاتەوە. بەو حاڵەش خەسارەتی شەهیدبوونی دکتۆر سادق شەرەفکەندی لەگەڵ هەموو قورسی و تاڵیەکەی حیزبی دموکراتی کوردستانی لە پێ نەخست. هەر وەک چۆن لە سایەی ئیرادە و لێزانی دکتۆر شەرەفکەندی حیزبی دموکرات پشتی لە ژێرباری قورسی ترۆری دکتۆر قاسملوودا ڕاست کردەوە، لە دوای شەهیدبوونی دکتۆر شەرەفکەندیش ڕێبەرانی حیزبی دموکرات و کادر و پێشمەرگە قارەمانەکانی ئەو حیزبە دڵگەرم و پشتقایم بە هاودڵی و پشتیوانی خەڵکی کوردستان ئاڵای خەباتی نەتەوەکەیان هەروە شکاوە ڕاگرت و خەباتی ئەو حیزبەیان بەو پەڕی شێلگیری و لە خۆبردوویەوە درێژە پێدا. و بە هەموو ئەو گیر و گرفت و ئاستەنگانەی لە قۆناغەکانی دواتردا لەسەر ڕێگای ئەو خەباتە بوون کاریان کرد کە حیزبی دموکرات لە تاقیکاریەکی سەختی دەورانی پاش ڕێبەرانی شەهید سەربەرز بێتە دەر. شەرەفکەندی لە مەودای نێوان سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران دشت بە نظامی پاشایەتی هەتا کاتی شەهیدبوونی دکتۆر قاسملوو بەرپرسایەتی زۆر بەرچاو و گرنگی حیزبی لە ئەستۆ بوو و هەر لەو کاتە لە ڕیزەکانی حیزبدا بۆ خۆی قوتابخانەیەک بوو بۆ وانەی ورە و باوەڕ و پرەنسیب و مودیریەت. لەگەڵ شەهیدبوونی دکتۆر قاسملوو دەمە و دەست جێگە و پێگەی ڕێبەرێکی سیاسی بە ئەزموونی کووردا دەرکەوت و مەشغەڵی دەستی دکتۆر قاسملووی پرسەنگدارانە هەڵگرتەوە. لەو حاڵەدا کە لە بارودۆخی زۆر ناهەمواردا حیزبی دموکرات گەورەترین و کاریگەرترین کەسی مێژووی خۆی لە پاش پێشەوە و واتە دکتۆر قاسملوو دەستدا بوو، دکتۆر شەرەفکەندی بە مشور و لێزانی خۆی و بە هاوکاری و پشتیوانی هاوڕێ و هاوکارانی کاریشی کرد کە حیزبی دموکرات بە باشترین شێوەی ممکن لەم قۆناغە ئاستەمە میژوویەی خۆی تێپەڕ بێت. لەو ماوە کەمەدا کە بەرپرسایەتی یەکەمی حیزبی لەسەرشان بوو، شەرەفکەندی بە لێهاتوویی تایبەتیەوە جێگە و پێگەی حیزبی دموکراتی لەسەر ئاستی بزوتنەوەی کورد و لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانی و کۆڕ و کۆمەڵەکانی دەرەوە پاراست. لەو ماوە کەمەدا کە بەرپرسایەتی یەکەمی حیزبی لەسەرشان بوو، شەرەفکەندی بە لێهاتوویەکی تایبەتیەوە جێگە و پێگەی حیزبی دموکراتی لەسەر ئاستی بزوتنەوەی کورد و لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانی و کورد و کۆمەڵان و کۆمەڵەکانی دەرەوەدا پاراست و پەرەی پێدا. لە بەجێگەیاندنی ئەو ڕسالەتەی سیاسی و خەباتگێریشدا دکتۆر شەرەفکەندی وێرای ئەوە کە پاراست و پەرەی پێدا، وێرای ئەوەی کە مرۆڤێکی بیرفراوان و خاوەن ڕۆیای ئینسانی و سیکولار و دادپەروەرانە بوو، ئیمانێکی قوڵی بە ئەولەوێتی پرسی ڕزگاری نەتەوایەتی هەبوو و لەگەڵ باوەڕ بە پێویستی و هاوکاری و هاوپەیوەندی لە ئاستی سەراسەری ئێراندا بەو پەڕی مەتمان بخۆیەوە داکۆکی لە مەوجودیەتی سیاسی نەتەوەی کورد و حەقانیەتی مافی دیاریکردنی چارەنووسی ئەو گەلە دەکرد. جێگای خۆیەتی لەو بۆنە خەمهێنەرەدا کە دکتۆر شەرەفکەندی و هەیئەتی هاوڕێی تیرۆرکران ڕابگەێنین کە حیزبەکەمان 2 ساڵ لەمەوبەر دوای ماوەیەکی زۆر لە ڕیزەکانی لێکدابڕابوون یەکی گرتەوە و دڵی گەلی کورد و دڵسۆزانی جوڵانەوەی کوردی و بنەماڵەی شەهیدانی شاد کردەوە. حیزبی دموکرات
لە بەرچاوگرتنی ڕسالەتی مێژوویی و سەرشانی و شەهیدانی تری سەرشانی چاوەڕوانی خەڵکی کوردستان لەم دەستکەوتە پیرۆزە و بیرەوەری 32هەمین ساڵۆگەری ترۆری دکتۆر شەرەفکەندی و شەهیدانی تری خەرمانانی خێناوی دەکاتە دەرفەتێک بۆ نوێکردنەوەی پەیمان و بڕیاری بەردەوامی لە خەباتی شێلگیرانە و بەرپرسانەی هەتا وەدی هاتنی ئامانجەکانی شەهیدان. پەیامی ئێمە بۆ تێکۆشەرانی دموکرات پاراستنی یەکڕێزی و هاو هەڵوەستی و وەرک و وەخۆگری زیاترە. کۆمیتەی سویسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران. ئێستاش نۆرە دەگاتە بەڕگەی بەڕێز کاک عەلی مێرپەروەر ئەندامی پێشووی دەفتەری سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە زۆر سپاسی دەکەین کە زەحمەتی کێشاوە و داوەتی ئێمەی قبول کردووە. داوا دەکەین کاک عەلی تەشریفت بێت. سڵاو دەنێرم بۆ گیانی پاکی هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی لە سەروی هەمووانەوە پێشەوا قازی محەممەد، دکتۆر قاسملو، دکتۆر سعیدی شەرەفکەندی. سڵاو دەنێرم بۆ شەهیدانی کارەساتی بەرلین، دکتۆر سعیدی شەرەفکەندی، کاک فەتاحی عەبدولی، کاک هوماینی ئەردەڵان و کاک نووری دێکوردی. سڵاو دەنێرم بۆ هەموو گیانی پاکی هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی. سڵاو بۆ زیندیانیانی سیاسی و بنەماڵەکانی بنەماڵەی شەهیدانی سەربەرز. سڵاو بۆ ئێوە بەشدارانی ئەو کۆڕیادە. لەم یەک مانگە مانگی سەپتامبر سێ ڕووداوی مهم هاتاراوە کە دەکرێت زۆر بە کورتی ئشارەیەکیان پێ بکەین. دوان لەو ڕووداوانە ڕاست یەک تاریخیانەیە، هەفتە، یەکی هەفتەی سەپتامبرە، یەکی هەفتەی خەرمانان. کە هەفتەی خەرمانان ساڵڕۆژی موشەکبارانی قەڵای حیزبی دموکراتە لە کۆیە. هەفتەی سەپتامبریش ڕۆژی شەهیدکرانی هاوڕێیان کاک سەعید و هاوڕێیانەتی لە بەرلین. ڕووداوێکی تر کە لەو مانگەدا هاتاراوە و کاریگەریەکی زۆری دانا، شۆڕشی ژینا بوو کە 2 ساڵ پێشیستا لە کوردستانەوە سەری هەڵدا و بۆ ماوەیەکی زۆر سەراسەری ئێرانی گرتەوە. چەند ساڵ لەمەوبەر ڕژیمی ئێران کە خۆمان باشە زانین هەمیشە مەعزەرەتە خوازم و قسەکەم وەک دەڵێن بۆ خەڵکی خۆی بۆ ناوخۆی ئێران شێر بووە، بەڵام لە مقابڵ دوژمنانی خارجیەوە ئەو پەڕی زەعف و زەبوونی لە خۆی نیشان داوە ئیسلاحەکەی تری ناڵێ. بۆیە بە خاتر چاوترسێنکردنی خەڵکی ناوخۆ، بە خاترەوە زەعفەکانی لە مقابڵ
ئەو فشارانە کە لە دەرەوە بۆی دەهات، ئەو کەسانە کە لێیە کوژرا، ئەو زەربانە کە دەی خوارد بۆ هۆی دەوڵەتایانی ناوچەوە دەیوت قەرەبووی بکاتەوە، ئەویش بەچی بوو؟ بە سەرکوتکردنی خەڵکەکەی خۆی. بەوە کە گوایە ئیقتیدار و قودرەتی ئێران نیشانەدا موشەکەکانی تاقی دەکاتەوە، هات قەڵای دیموکراتی موشەک باران کرد. بۆ ئەو کارەی کرد، بۆ کارەکەی چی بوو؟ هەروەکو عەرزتانم کرد، بۆ کاری سەرەکی ئەوە بوو کە خەڵکی ناوخۆی ئێران چاوترسێن بکە وە گوایە ئیقتیداری خۆی نیشان بدات. هات لەلایەکی دیکەیشەوە نیمچە حکوومەتێکی بابی دڵی کوردمان هەیە، ئەویش لە باشووری کوردستانە، کە لە ڕۆژ هەر لە سەرەتاوە چاوی ئێرانی پێڵ نەهاتووە، بسوێتی بە هەر شێوەیەک دەبێت ئەو کیانەی کوردیە لەکەدار بکە، زەربەی لێ بدا بە عناوینی مختلف، بە هۆکاری جیاواز. یەکێ لەو کارانە هات مەیدانی موشەکانی باشووری کوردستانی هەڵبژارد. ئەیزانی کە ئەو مەنتەقە شوێنێکە کە عەکسولعەمەڵێکی توندی ناتوانێت لە بەرابەر ئێرانەوە هەبێت. بۆ لە واقع هات ئەو مەنتەقەیشی تەحقیر کرد. خەسارێکی یەکجار گەورەی لە بزوتنەوەی کورد بەگشتی و حیزبی دموکرات بە تایبەتیدا. لە مێژووی حیزبی دموکراتە زۆر جار زۆر پۆلە پێشمەرگەمان زۆر لە شەڕەکانە شەهید بوون، هەرچەند هەر پێشمەرگەیەک قەدر و قیمەت و وەرزشی تایبەتی خۆی هەیە، بەڵام کەم ڕێککەوتبوو کە بە یەکجار پۆلێک ڕێبەری حیزب لە بین بچێت، شەهید ببێت. بۆوە دەستکەوتێکی گەورە بوو بۆ ڕژیم، بە خەسارەتێکی گەورە بوو بۆ کورد و بۆ بسوتنەوەی کورد. لێدادێکی زۆر لە هاوڕێیانی ڕێبەرایەتی حیزب شەهید بوون. من ناویان نابم لێرا یەکە بە یەکە، بەناو نەدەڵێم، سڵاو لە گیانی پاکی هەموویان. و هەروەکو هاوڕێ عەزیزم لە پەیامەکەیە باسی کرد، لە ڕێگەیان درێژەی هەیە و پێشمەرگەکان، کادرەکان، ئەندامان، خەڵکی کوردستان قەدری ئەو ئینسانانە دەزانن و ڕێگەکان درێژە دەدەن. مەطلەبێکی دیکە شۆڕشی ژینا بوو. شۆڕشی ژینا هەمووتان باش لە من شارەزاترن، بەڵام ئیشارە بە هیندێک نکاتی بچووکی دەکەم کە چۆن بوو ئەو ئاگرە تەواوی ئێرانی گرتەوە. هۆکارەکەی چی بوو؟ لە پێشا کچێکی مەعسوومی کورد چوو بە شارێکی قەریب، لەوێ دەستگای ئێرشاد بەناو ئێرشادی ئێران ئەو کچەیان بە جرمیەوە کە گوایە حیجابێکی مناسبی نەبووە ئەسیریان کرد، گرتیان بە لەژێر شکنجا شەهیدیان کرد. زۆر کەس لە ئێرانە کوژراوە، زۆر کچ تەوهینی پێکراوە، زیندان کراوە، شکنجە کراوە، زۆر کەس لەژێر شکنجا شەهید بوون. بەڵام چۆن بوو کە مەسەلەی ژینا ئاوای لێ هاتوو؟ ئەو یەکەم کەس نەبوو کە لەژێر شکنجا بمرێت، بەڵام یەکەم کەس بوو کە واگرەی بەردایە گیانی ڕژیمی کۆماری ئیسلامی. هۆکارەکەی ئەوە بوو کە یەکەم ئەو کچە غەریب بوو لەوێ، مەعسووم بوو، کارێکی نەکرده بوو، گوناهێکی نەکرده بوو. دووەمی لەو کاتا
هەر بەزەر بە خواردنەکەی هەر بە گرتنەکەی دەنگدانەوەی بوو لە ڕۆژنامەکانە و لە ئەخبارە دەنگدانەوەی بوو نەشاردرایەوە. بابەتێکی دیکە کە هۆکار بوو ئەو مەسەلەوە عەزەمەتەکەی دەربکەوێ نەقشی بنەماڵەکەی بوو. ئەو بنەماڵە نەچوونە ژێر تاسیر و کاریگەری و هەڕەشەکانی ڕژیم کە دەیانویست وەکو ترۆرەکانی تریان وەکو ئینسان کوژیەکانی تریان جەنازەکە دوو لە نەزەری خەڵک بە نەزەری ڕژیم لە شوێنەکە بە خاکی بسپێرن بە نهێنی کەس نەچێتەوێ، بەڵام ئەوان بەگویان نەکردن و ئەوە نەقش لە دەرەجەی ئەوەڵان نەقشی ئەو خانەوادە بوو کە نانهێشت خوێنی کچەکەیان بە فیرۆ بچێت. دووەمین مەسەلەیە کە لەو ماوە هاتە پێش نەقشی باشی خەڵکی شاری سەقز بوو، نەقشی ژنانی سەقزی بوون. ژنان لەسەر قەبرانە بەشداری چالاکانەیان کرد. جگە لەوە دوو کاری سەرەکی کرا لەوێ. یەکێکی ئەو دروشمە بوو ژن ژیان ئازادی کە بوو بە دروشمێکی سەراسەری نەک لە ئێرانە بەڵکو لە تەواوی دنیا ئیسا ئەو دروشمە ناسراوە و وەکو سەمبۆلی ئەو شۆڕشەی لە هاتووە. کارێکی دیکە کە کردیان ژنانی سەقزی چارشێوەکانیان هەل لەوێ هەڵگرت و کردیان بە پەرچەمی مبارزەی ژنان. ئەوە تاسیرێکی کاریگەری بوو، تەسەڕی کرد بە تەواوی سەراسەری ئێران و ژنانی ئێران تەبعیەتیان لێ کرد. مەسەلەیەکی دیکە نەقش و کاریگەری ئەحزابی کوردی بوو. ئەو زەمینە شۆڕژگێریە کە لە کوردستانە بوو توانی حرەکەتێک وا دروست بکە کە ئەو حرەکەتە سەراسەری ئێرانی کردەوە و لە واقع تاج و تەختی و حکوومەتێک خستە لەرزین. وەک دەزانن ئەو شۆڕشە لە کوردستان و بەهۆی کچێکی کوردۆ دەستی پێکرد. کوردستان ئەو منتەقە کە زۆرترین فشاری لە زمانی کۆماری ئیسلامی و چ زمانی سەڵتەنەتی پالەویە بەهۆی حکوومەتی ساڵم بەسەر ئێرانە تووشی خەڵکەکەی بووە. بۆیە هیچ عەجایب نەبوو کە لە سەردەمی و شۆڕشی ژینە خەڵکی تاران دروشمیانەدا کوردستان چەشم و چراغی ئێران. ئەوە لە خۆڕان نەبوو، هەروە نەبوو. سابقەی ئەو شۆڕش و خەباتە بوو کە لە کوردستانە چەندین ساڵ بوو دژی ئەو ڕژیمە لە خەباتە بوون خەڵکەکەی و بە قوربانیانەدا لەو مۆردە. هەزاران سڵاو لە گیانی پاکی هەموو شەهیدانی شۆڕشی ژینە لە سەراسەری ئێران و کوردستانە. هاوڕێنی عەزیز، لە جەرەیانی شەهیدکرانی کاک سەعید شەرەفکەندی دوو هاوڕێی خۆشەویستی حیزبی دموکرات کاک فەتاحی حەمدولی و کاک هوماینی ئەردەڵان شەهیدکران لەگەڵ کاک سەعید لەگەڵ دۆستێکی هەرە نزیکی کوردی بەناوی کاک نووری دێهکوردی، هەرچەند بۆ خۆی کورد نەبوو بەڵام شۆڕژگێرێکی خەباتگێر. بەر کاک فەتاحم لە زەمانی تافی لاوەتیەتی جوانێک بوو کە لە مەکتەبی حیزبی دموکراتە پەروەردە بوو.
هاوڕیان ئەو کاتە زۆربەی بەشی ئێوە جوانن، شاید لە بیریان نەبێ، بەڵام هاوتەمەنەکان نەکرد هاوتەمەنی من بەڵکو و هاوڕیانە کە پێشتر منمان کردبوون. شکالێکە لە جەرەیانی ئەو بەسووتنەوە بوو، کادرەکان دەیانویست زیاتر لە منتەقەی خۆیانە کار بکەن. واوە مەحدودیەکردن. کاک فەتاحێکی لەو ئینسانانە بوو کە لەو قاڵبە هاتە دەرەوە، لە منتەقەی خۆی نەما، هات منتەقەکانی تر خەباتی تیا کرد. وەوە یارمەتیەدا کە لەگەڵ ئاداب و ڕسوم و کولتور و فەرهەنگی ناوچەکانی تری کوردستان ئاشنا بێت. یارمەتیەدا کە ئەزموونی زۆرتر پەیدا بکات. کاک فەتاح خەڵکی منتەقەی دەوری نەغەدە و شنۆ بوو، بەڵام کاک فەتاح لە ناوەندی ئاژوان لە جنوبی کوردستان لەگەڵ منی مەریوانی هاوکار بوو. ئەو حرەکەتە ئەلبەتە تەنها کاک فەتاح نەبوو، یەکە لەو کادرانە کاک فەتاح بوو کە هاتە منتەقەکان. کوڕێک بوو قابلی ڕۆشت بوو، قابلی تەرەقی بوو، قابلی پێشرەفت بوو. ئەزموونی کۆ دەکردەوە، لەگەڵ بەرپرسایەتی قبول کردبوو، لەگەڵ بەرپرسایەتەکە مشکڵات هاتە پێش حەلیە کرد، چارەسەریە کرد. وەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو کوڕەی لەباری تەجروبە و دەوڵەمەندترە کرد. کوڕێکی لەسەرخۆ، کوڕێکی مەتین، کوڕێکی ئەهلی متالعە، ئینسانێک بوو کە ئیمکانی ڕۆشتی ئەگەر بمایل ناو حیزبی دموکراتە زۆر زۆر بوو. دوایەوە تەجروبەی ئیدارەکردنی کۆمیتەی سنەی بوو. کۆمیتەی سنە کۆمیتەیەکی مهم بوو لە جنوبی کوردستانە. دوایەوە لە بەرپرسی کۆمیتەی سەردەشت بوو کە ویژێکە لە هەم شارەکە بۆ خۆی مهم بوو، هەم نەقشێکی بوو کە لە واقع لە سنوورا بوو، ڕاز لە سنوورا بوو، لەباری سیاسیشەوە بۆ ئەو زۆر مهم بوو. هەم ئەندامی ناوەندی ئاژوان بوو، هەم ئەندامی کۆمیتەی ناوەندی بوو. سەد داخ و مەخابن بۆ شایدبوونی دوایەوە کە چووە ئەوروپا، هاتە ئەوروپاش لە ماوەیەکی کەما زۆر ڕشتی کرد، زمان فێر بوو، بەداخەوە مەجال و دەرفەتێوە نەبوو کە ئەو کوڕە زیاتر لەوە ئیمکانی هەم بۆ خۆی و هەم بۆ میلەتەکەی خزمەت بکات و بمێنێت. بەداخەوە شەهید بوو. هەزاران سڵاو لە گیانی پاکی. یەکێتر لە هاوڕێکانی کاک هومایونی ئەردەڵان بوو. کاک هومایونی ئەردەڵانیش هەر وەکو کاک فەتاح کوڕێکی تێگەیشتوو، کوڕێکی باسەوات، کوڕێکی خوێندەوار، کوڕێکی نەرمونیان، کوڕێکی ئەهلی متالعە، کوڕێکی فداکار، خۆی لە مەسئولیەتەدا. باینکە کاک هومایون بەداخەوە لەو کاتا کە لە جنوبیژا بوو ناڕەحەتی قەلبی بوو، ناڕەحەتی جسمی بوو، بۆ حاڵەیش فعالیەتێ کرد، بۆ حاڵەیش کارەکانی زۆر بە باشی بەڕێوە برد. بۆیە حزب ناچار بوو کاک فەتاح منتەقلکە بە منتەقەی دەفتەری سیاسی کە هەم لە دکتۆر نزیکتر بێت، هەم بتوانێت کارەکانەوە هەرکەکانی خۆی ئەنجام بدات. کاک هومایون یەکێ لەو ئینسانانە بوو کە دۆستی هەرە نزیکی کاک دکتۆر سەعید بوو. کاک دکتۆر سەعید دۆستی زۆری بوو، ڕەفیقی زۆری بوو، هاوکاری زۆری بوو. بەڵام من دوو نەفەرم دی بوو کە یەکجار لەگەڵ کاک دکتۆر سەعید نزیک بوون، جگە لەو کوڕانە ئینتشاراتەوە بە جێگەی خۆ. یەکێک کاک هومایونی ئەردەڵان بوو، یەکێک کاک تەیفوری بەتحایی بوو کە بەداخەوەی چەند ساڵ لەمەوە پێش فەوتی کرد.
ئەو دوو کەسە دۆستی هەرە نزیکی کاک دکتۆر سەعید بوون. بۆیە هەر بەو مناسبەتەوە زۆر لە داخی گرانم بۆ شەهید بوونی و بۆ دەمانی کاک هومانی ئەردەڵان. هەزاران سڵاو لە گیانی پاکی. ئەچینە سەر باسە ئاسڵیەکەی کە جەرەیانی ئەو ترۆرانە جەرەیانی بۆ کاک دکتۆر سەعید وانە ترۆرکران. وەسوڵەن ڕژیمی ئێران هاوڕێیان بە توولی تاریخ هەر لە زمانی سەفەویە و بیگرێ هەتاکوی ئێستای لەگەڵ بێت. من باسی مەسەلەی کورد دەکەم، باسی جوڵانەوەکانی کورد دەکەم. مەبەستمەوەیە هیچ وەخت ئەو ڕژیمانە یەک بە دوای یەکە هیچ کاتێک بڕوایان بە مەسەلەیەک بە ناوی مەسەلەی کورد نەبووە. ئەگەر حەرەکەت بووە، ئەگەر بزوتنەوەیەک بووە، ئەگەر ڕاپەڕینێک بووە، ئەگەر حەرەکەتێکی استیقلالخوازی بووە لە کوردستانە بۆ بە توولی تاریخ ڕژیمەکان وەکو یاخیبوون تماشایان کردووە، نەک وەکەوە میلەتێکە و داوای حەقی خۆیەکە، نەک وەکەوە کە دەبێ مافەکانیان بەدی بێنین، بەڵکو دەبێت سەرکوت بکرێن، سەرکوتی بکەن لەباری نظامیوە. بۆیان کرابێ سەرکوتیان کردووە. ئەگەر نەیانتوانێت لەباری نظامیەوە سەرکردەکانیان ڕێبەرەکانیان سەرکوت بکەن بە فێڵ و تەڵەکە، بە قورئان مۆرکردن، بە داوداخستن، ئاخری شەهیدیان کرد. نمونەمان یەکجار زۆرە لە مێژووی کووردا. ئاخرین نمونەی کە بە فێڵ و تەڵەکە دا مزاکرەیان کرد بە داو بۆ دکتۆر قاسملوو. ئەو سیاسەتە هەروە درێژەی هەیە. ئەویشیان بە عنوانی مزاکرە داوەت کرد. جەرەیانەکەی مفەسەڵ و لێرە جێگەی باسی نییە. ئەویش لەسەر مێزی وتوێش شەهیدیان کرد. ئەوکو سەردارانی پێشووی بزوتنەوەکانی کورد. کاک دکتۆر سەعید بۆ تەرۆر کرا. بۆ وازە بووە لە نەزەر ڕژیمەوە کە بەرنامەی بۆ دانا. هاوڕێ باسی کرد دوای شەهید بوونی کاک دکتۆر قاسملوو. کاک دکتۆر سەعید جێی کردەوە. هاوڕێیان من گەیستە لەو ئیجازە بە خۆمەدەم قسە بکەم لەبارەیەوە. من یەک شانسم بوو وەختێک کە کاک دکتۆر قاسملوو شەهید بوو، کاک دکتۆر سەعید جێگەی کردەوە. دەفتەری سیاسی بە من ماموریەتی دا کە ڕۆژانە تا سعاتی 10 کاری کۆمیسیۆنێکە مەسئولیەتی لە ئەستۆم بوو بەڕێوەی بەرم، لە سعاتی 10 بچم هاوکاری کاک دکتۆر سەعید بکەم لە سکرتاریە. ئەو کارانە کە چۆن ئەو کارێکی زۆری لەسەرشان بوو کە من بەشێک لە کارەکانی ئەنجام بدەم کە هەرکی ئەو کەمێ ئاسانتر بێت. ئەوە دەرفەتێکی باش بوو بۆ من کە لە نزیکەوە کاک دکتۆر سەعید بناسم. مەجالێکی زۆر بوو، نەک وەکو حیزبیەک بەڵکو وەکو هاوکارێک. جا ئینسانەکە لەگەڵ کەسێک کاری کرد باشتری دەناسێت. لەلایەکی تر وەختێکە کاک دکتۆر سەعید نیشانی دا کە بەڕاستی ئالتەرناتیڤێکی باشە بۆ ئەوەی بتوانێت بۆشایی دکتۆر قاسملوو پڕکاتەوە، ڕژیم بەوەی زانی کە کارەکەی تەواو نەبووە. بە شەهیدکردنی کاک دکتۆر قاسملوو کارەکەی تەواو نەبووە.
دەبێت تەکمێڵی بکە هەر بۆیە داوی بۆ دانا فرسەتی بۆ ڕێکەوت لە وڵاتی ئەڵمانە کۆنگرەی ئینتەرناسیۆناڵ سۆسیالیست بوو پێشتر ئاگادار بوو کە دکتۆر سەعید تەشریف دێنێ بۆ کۆنگرە بەوە لەوێەوە ڕێژکەی هەڵگرت چگە لەوە سابقەی ترۆرەکانی ڕژیمی ئێران لە ئەوروپا بە ئاسان بۆی تەواو کرابوو هەزینەیەکی نەبوو بۆی چەند ساڵەوە 23 ساڵ پێشەوە دکتۆر قاسملوو لە ئوتریش شەهید کرا دەوڵەتی ئوتریش قاتڵەکانی بە شانازیەوە بەدرەقە کردو بۆ ئێران هیچ تێچوویەکی وای نەبوو بە ئێران چگە لە معامڵاتی تجارەی کە لەگەڵ وڵاتان بوویان بۆیە مشکڵێک نەبوو لەو بارەوە بۆ ترورکردنی سیاسەتێکی تر کە ئێران بەکاریە برد هەر وەخت ترۆرێکی کردبوو ئەگەر دەوڵەتێک مەسەڵەن فەرەنسا یا وڵاتانە کە ترۆری تیاکرابوو جوملە خودی سویس عەکسولعەمەڵێکی وایە نیشان نەیەدا لە مقابڵی ئێرانەوە ئێران مرتب لە ئەفرادی تابعەیە وڵاتانە کە ترۆرەکە تیاکرابوو گرەوگانیە کرد بۆ گرەوگانەکانی لەگەڵ قاتڵەکان مەعاوزە پێیە کرد ئەوەش یەک تکرای کردو لە مۆردی نمونەی زۆرە هەر ئاخیرەن ئەوانەی کە ئازاد کران لە ئەو ناوی چی بوو ئەسەدی و ئەو کابراکە لە سوێدا حەمیدی نووری هەمووی ئەوانە لەگەڵ ئەو گرەوگانانە مەعاوزە کردو ئەوە سیاسەتی بۆ کە بۆی بەڕێوە چوە لە ئەوروپا زۆر بە باشی لەلایەکی دیکەشەوە ڕژیم هیچ ئەخلاقێکی سیاسی یا ئەخلاقێکی سیاسی نەبووە ئەو بۆ بگا بە هەدەفەکەی بۆ بگا بە ئامانجەکەی هەموو شتێک بۆ ئەو ڕەواو بۆیە ترورکردنی نەیارانی خۆی یەکێک لە ئاساسی کاری سیاسەتی ڕژیم کۆماری ئیسلامی بووە بەداخەوە نەخشەکان سەرکەوت و توانیان لە عامڵیانی خۆیان استفادە بکەن و برینێکی قوڵتر دوای شەهیدکرانی دکتۆر قاسملوو لە جەرگەی کورد بدەن ئەویش بە شەهیدکردنی کاکتۆر سەعید و هاوڕێکانی بوو لە بێرلەن جەرەیانی دادگای میکۆنۆس و ئەوە کە چۆن ئەو مەسەلە پەیگیری کرا چۆنن بوو هەموو هاوڕێیان لە من باشترە زانن و کتێبی لەسەر نووسراوە من ناچمە سەر باسەکەی بەڵام دادگای میکۆنۆس ئەو خەسڵەتەی بوو توانی نیشان بدا کە بێلاخەرە هەڵوێستی دروست و منطقی ئوروپاییەکان کاریگەری زۆری بوو لەوە کە ئێران لانی کەم بۆ حدودی 10-15 ساڵ پتر لە 15 ساڵ ترورێکی ئەو جۆرەی لە ئوروپا نەکرد بۆ حرەکەتەکە کردیان سەفیرەکانیان خواستەوە بۆ ماوەیەک بە لەواقع حرەکەتێکی دژی ئێران و هێندێک تەحریمیان بەسەر ئێرانە سەپان ئێران زانەی تێ مەسەلەکە وەکو جاران بۆی ناچێتە پێش هاوڕیان هەر ئینسانێک کەسایەتێر ئینسانێک دوو شێوەیە یەکێ هێندێک تایبەتمەندی ذاتی هەیە یەکی هێندێک تایبەتمەندی اکتسابی هەیە بەدەستی دێنێت کەسایەتی ذاتی ئینسانەکان فەرقەکات تماشاکەی لە بنەماڵەیەکە دوو منداڵی یەک بنەماڵە دوو ئەخلاقی جیاوازیان هەیە لە دایک و باوکێکن لە یەک خانەوادە پەروەردە بن یەکێکیانە بینی
عرس بە خۆی ناگرێ مرتە بە جوڵێ ڕاکە بەملا بەولا ناتوانێت دانیشێ یەکێکتر لە مناڵەکانی حەزەکە دانیشێ ئەوانە جز و خەسڵەتی ذاتی ئەو ئینسانانن کاک سەعید ذاتەن ئینسانێکی بوێر بوو ئازا بوو هەرچەند ئازایەتی و ئەوانە بازێ عەوامڵی تەربیەتیش تاسیرکرایە بەڵام و ذاتەن ئینسانێکی ئازا بوو کاک سەعید زەکاوەتێکی زۆری بوو ئەوە من خۆی تعریفی خۆی نەیاکرد ئەوە من لە دۆستانی هەرە نزیکی کاک سەعیدێکی وەکو ڕەحمەتی کاک فەتاحی کاویانم بیستەی و لەگەڵ ئەو پێوت سەعید ئاوا نایەگرت هاو کلاس بووین ئەوی لەسەر کلاسەوە هەرەوە بوو کە لەسەر کلاس بوو معلمەکە چیەوت ئەوی تر لە دەوی دەرسی ناخێت هەموو حەچی بووەوە بوو هەموو ساڵێکیش لە هەموو پۆلەکانیشا بوو باوە فەوری جەزبێ کرد دەرسەکە یعنی زەکاوەتی ئینسانێکی زیرەک بوو لەباری تێگەیشتنەوە ئینسانێکی زیرەک بوو ئینسانێکی بڕوا بەخۆ متەکی بەخۆ خۆتپەرست نەبوو بەڵام زەعیف نەبوو وەک دەڵێن ئینسانێکی بەجۆر بزە بوو ئینسانێکی ورد و دەقیق بوو یعنی لە جوزئیات ئاوەی نەکرد نمونەیەکی چکۆلەتان بۆ بێن چەند مانگ پێش کۆنگرەی نۆ کە ئەوەڵین کۆنگرە و ئاخرین کۆنگرە بوو کە کاک دۆر سەعید ئەوەڵین کۆنگرەیە بوو کە دوای دکتۆر قاسملۆی گیرا و ئاخرین کۆنگرە بوو کە کاک دۆر سەعید بەشدار بوو دیە هەروەکو عەرزم کردن کە پێ کارمانە کرد ئەمدی کاک دۆر سەعید لەسەر دیکە کاغەزی چکۆلە جارجاری یاداشتێکە نووسێ و لەنەتێکی یەک نەبوو دووە نەبوو سێیان نەبوو لەو یاداشانەم دی ئاخری ڕۆژ پێم دەرێ بیادەبێ کاک سەعید ئەرێ تۆ یاداشی چکۆلانە چیەیکەی بۆ چیتە وتی تۆ ئەزانی کە ئێمە کۆنگرەمان لە پێشە من دەبێت راپۆرتێک ئامادە بکەم بۆ کۆنگرە راپۆرتێکی سیاسی ئامادە بکەم زۆر جار بابەتێک تێتە نەزەرم کە دەبێ ئەوە لەو راپۆرتا بگونجێ هەر لەو دەقیقە شتێک یاداش دەکەم کە لەبیرم نەچێتەوە بەبەستم چییە ئەو شتێکی جوزئیە شتێکی بچووکە بەڵام نیشانەی وردی ئەو ئینساناگەرە 4-5 مانگی ماوە بۆ کۆنگرە ئەو لە فکری تەهیی راپۆرتی کۆنگرا بووە کاک سەعید ئینسانێکی زۆر قسە خۆش بوو لە عین حاڵە کە لە کارە زۆر جددی بوو حتا بازە زۆر تند بوو بەڵام لە وەختی شوویینە زۆر قسە خۆش و نوختەزان بوو جاجارە و ئێنەم بیرەکەوتەوە کە داستانێکە گێڕنەوە لە نادرشای ئەفشار دەڵێ لە شەوێکە لە بەزمێکی هێنابن کابرایەک لە یەکی لە وەزیرەکانی یا لێەوە نووسیکانی زۆر حرمەتی بۆ دانێ و زۆر هێنی بۆ دانێ و تەنبیهەکەیەژێ تۆ فەرقی نادرشا و نادرقولی نازانیت منی سەکە دانیشتم نادرقولیم نادرشانی تەشبیهەکەی
ئەگەر بکەین کاکتۆ سەعید لە وەختی کارە شۆخی مۆخی شتێ نایەزە جدی بوو بەڵام وەختێک کە کار نەبوو ئەو کاکتۆ سەعید گۆڕا بە شتێکی تر قسە خۆش نوکتەزان شۆخیە کرد لەگەڵ پێشمەرگەکان لەگەڵین ئاوارکە شۆخی وایە کرد کە زیاتر پێشمەرگەکانی خۆشە کرد بەو شتە بەڵام لە وەختی کارە زۆر جدی بوو ئەسان شەخسیەتێ گۆڕا زۆر سادە بوو زۆر سادەی ئەوە ئینسانە مەشهوور بوو لە خۆمان ئامانوت هەر وەخت ئامادە باشێک لای ئامادە باشی کاکتۆ سەعیدەوە بوو پشتێنەکەیە بەست ئاینە هەر یەک پاتۆڵ بە تایبەتی وەختێک کە هاوین وایە لەگەڵ کراسێک پشتێنیشی نایە بەست زۆر سادە و ساکار مەسایلی تەشریفاتی ئەو شانە ناڵم بەڵام لە وەختی کارەوەوانە هەرستان کاکتۆ سەعید ناوی سادق بوو بەڵام بەڕاستی سادق بوو ئینسانێکی پاک ئینسانێکی ڕاستوێش دوژمنی درۆزن و درۆکردن ئەو خەسڵتەی زۆر بەرجەستە بوو کاکتۆ سەعید زۆر ئینسانێکی سەخی بوو زۆر سەخی تەب بوو دڵاواڵە بوو بە ئەخلاق بوو خەسڵەتێک تری بوو هاوڕێیان شاید کەم لە نەبیست بێتیان ئینسانی موام کەم دیوە توندخوێن بوو توندخوێن یانە چی مەسەن یەک وەرەقت پێ بدایە هاوایەندەکە فەوری دەکە کەسێک تر بە 2 دقیقە 3 دقیقە لاپەڕێکی بخوێندایەتەوە کەمتر لە دقیقەیە خوێندەوە جارێکیان شتێکم نووسی بوو بۆ رادیۆ وتارێ بوو 2 لاپەڕە بوو ئەو وەختە کاکتۆ سەعید مەسئوولی رادیۆ بوو دم کاکتۆ سەعید زەحمەت نەبێ ئەوە تەماشایەکی کە بزانە چۆنە وتارە ئاوایەکی کرد و ئاوای کرد و زۆری پێنیشی دایە بەدەست وتی باش ئاوا لای داوین ئەخە بێ قەزای بێخوێنەرۆ وەختە پێم بڵێ وتی هەموو خوێندەتەوە کوێم لێ پرسی لێ پرس ئەنێ بەڕاستی ئەوەی سەدادە من لە کەم کەسا دیوێ کەوندە سەریع شت بخوێنێتەوە لێشی تێ بگا نەکەر خوێندنەوەکە بەشێتری لەو ئەخلاقانەکە یا ئەو تایبەتمەندیانە کە ئینسانەکانەیەت اقتصادیە یعنی بەدەستی دێنێ لەو شتانە کە یاداشتم کردووە کاکتۆ سەعید خوێندەوارێکی باشی دکتۆرا بوو دکتۆرای ڕشتەی شیمی تەجزیە دکتۆراکەی لە فەڕەنسا سەندەبوو بورسیەی بوو وەکو شاگردی نمونە چوو بوو لەو زەمانە دکتۆرای شیمی تەجزیە لە ئێرانە تعدادیان نەیەگەیشت بە ژمارەی پەنجەکانی 1 دەست ئەوە ڕشتەیە تەواو کردبوو ئەو خوێندنەی کاکتۆ سەعید لە ڕشتەی زانست و لە ڕشتەی شیمیا خوێندەبوو کە سەرۆکاری لەگەڵ فورمول بوو لەگەڵەوە کە تۆ چەند عامڵ پێکەوە بن نەتیجەی چیادا وای لە کاکتۆ سەعید کردبوو ئینسانێکی زۆر منتقی بێ منتقی بیر بکاتەوە استدلال بکات قسەی مستەدەل بکات هیچ شتێک بێ منتق وەرنەگرێت بۆیە کە لەگەڵی دانیشتی منتقی لەگەڵی قسە کرد منتقیش قسەی قبوڵە کرد ئەی سەلمان پێت سەلمەندایە لە ڕێ منتقە قبوڵیە کرد هەیوو قبوڵمە
ئینکاری ناکرد. ئینسانێکی واقعگەرا بوو، لە زیهنیەتە ناژیە چون علمی خوێندبووی، باوەڕی بە علم و زانست بوو، زیهنپەرست نەبوو. زمانی فەڕەنسایی زۆر باشە زانی، هەم بە خوێندنەوە، هەم بە نووسین، هەم بە قسەکردن. جارزایەکی تەواوی لەسەری. کاک سەعید مامۆستا بوو. هاوڕێن مامۆستایەتی یا هەر پیشەیەک، پیشەکان، سەنعەتەکان، کارەکان لەسەر شەخسیەت ئینسانەکان کاریگەری هەیە. تۆ یەک دکتۆرێکە بینی لە قسەکردنیا، لە خەوتنیا، دوای ماوەیەک تێگەی ئەمە ئینسانێکی لەباری تەبابەتەوەی نییە. لەگەڵ موعەلمێ قسەکەی دەزانیت، لەگەڵ کاسبێ قسە بکەیت ئەزانیت، لەگەڵ چوزانم شغلی مختلف چون ئەوە تاسیردانە. کاک سەعید موعەلم بوو، کەوابوو شەخسیەتی یەک موعەلمی بوو. موعەلمیش دڵاواڵەیە، سەخی تەبعە. موعەلم پێی خۆشە شاگردەکانی لە خۆی باشتر بن. موعەلم یا مامۆستا وەکو باخەوان وایە، چۆن خزمەتی دار و درەختەکان و گیاک گوڵ و ئەوانەیەکەی باخەکەی کەشاوەرزیەکەی، موعەلمیش وایە. جا بۆیە ئەو خەسڵەتە لە کاک سەعیدا بەرجەستە بوو. کاک سەعید ئینسانێکی شۆڕژگێر بوو، دەردی کوردی باشە زانی. هۆکارەکەیشی ئەوە بوو ئەو پەروەردەی دەستی ئوستادێک بوو وەکو مامۆستا هەژار. کاک دۆسعید بەداخەوە ئەمەنی زۆر نەبووە کە باوکی فەوتی کردووە. لەواقع مامۆستا هەژار هەر برا گەورەی بووە، هەم وەکو بابی بووە. و مامۆستا هەژار لە جەرەیانی کۆماری کوردستانە نەقشی گەورەی بووە. بۆیە ئەو لەو مەکتەبا گەورە بووە. کاک دۆسعید زۆر باش لە دەردی کورد ئاشنا بوو. جگەلەوە کاک دۆسعید بۆ خۆی متالعەی زۆری لە مێژووی کووردا، جوڵانەوەکانی کووردا بووە. کتێبی لەو بارەوە نووسی بوو. کاک دۆسعید وەکو مامۆستایەکی کورد هەر لەبەر خاترەوە کە کورد بووە، پێشەوە بچێتە فەڕەنسا و پێشەوە کە دکتۆراگە لە فەڕەنسا بگرێت، موعەلم بووە لە مەنتەقەی لە مەهابادا. تەبعیدیان کردوون. بۆ تەبعیدیانەکەن؟ موعەلمیانەوە وەختە بۆ کوردەکانیان تەبعیدە کرد، لەبەرەوە کە کوردن، نابێت لە مەنتەقەی خۆیان نابن، نابێت تەرسیان لەسەر مناڵێک کورد بێت. بۆ یەکی لەو کەسانە کە تەبعی کراوە کاک سەعید بووە. تۆ کەسێک کە بە زۆڵمت لێەکەن لەبەر خاترەوە کە کوردی تەبعی دەکەن، تەبیعەتەن دەبێت چیتە ناخی مەسەلەکە. هەرچەنە و تەبعی دەکەیشی کرد بە فرسەت لەوێ خوێندی و لە ئیدامە تەحسیلیدا نێنی کرد، بەڵام دەردی تەبعید گرانە بۆ ئینسانێک کە بە زۆر دووری بخەنەوە. ئیسە ئێمە هەمومان تەبعیدین. جا خودخواستە بێت یا خودخواستە نەبێت تەبعیدین. دەردی تەبعیدی باشە زانە، دەرکیەکەی کە ئیسەیش هیچ کاملەیەوە ئەوانەی نەبێت کە لێرە لەدایک بوون خەو بە وڵات و نابینن، خەو بە وڵاتەکەی خۆتانەوە بینن. چون بە جسم لێرەین، بە ڕۆح ئەمە لە وڵاتی خۆمانین.
بەڵام تەبعید کراوی. کاکتۆر سەعید شاگری کاکتۆر قاسملو بووە بۆ دەرسی حیزبایەتی لە فەڕەنسا کاتێ بووە، زەمینەکەی بووە، بەڵام لەوێ بۆ باندامی حیزب. ئەویش مامۆستاکە کێ بووە؟ کاکتۆر قاسملو بووە. بۆیە هەمیشە وت وەکو مامۆستای من وایە، وەک مامۆستای خۆی تماشایە کرد. کاک سەعید لەگەڵ ڕووناکبیران ئوستادی دانشگا بووە، لەگەڵ ڕووناکبیر و لەگەڵ شاعران و لەگەڵەوە سەرۆکاری زۆر بووە. ئینسانێکی عەلاوە بەر شۆڕشگێر بوو، عەلاوە بەر زانایەکی ئاکادمی بوو، ئینسانێکی ڕووناکبیریش بوو. کابرا ممکنە باسەوات بێت، ممکنە خوێندەوار بێت، بەڵام ڕووناکبیر نییە. کاک سەعید خوێندەوارێکی ڕووناکبیر. ئەهلی شیعر و باین کێ تشتەکەی شیمی بوو، بەڵام شیعری زۆر خۆشە، شێر خوێن بوو. شیعری ئەغڵەب شاعیرەکانی بەدەستخەت خۆیان نووسیەوە. شیعر ناس بوو، شێر تەفسیریە کرد باش، شارەزایی لە شیعری شاعرانی چ کلاسیک چ شاعرانی نێوپەردازە. نسبەت بە پارە، نسبەت بە پوڵ و پارە، سیاسەتێکی تایبەتی، عەقیدەیەکی تایبەتی، ئەوێ پارە فەساد دێنێت. ئەوێ مەکالی ناو حیزبا نابێ کارێ وا بکەین بە خاتر پارە بێن شۆڕش بکەین. پارە لازمە بۆ شۆڕش، پارە دەبێت لە خزمەت شۆڕش هاتێت، نەک شۆڕش لە خزمەتی پارە. ئەی پارەی زۆر لە ناو دەسا بێ فەساد دێنێ. بۆ عەقیدەی بوو. هاوڕێیان، من هەرچێ باسی کاکتۆر سەعید بکەم، ناتوانم بەو جۆرە کە سزاواری ئەو ئینسانەیە بیناسم پێدان. ئەوەندە دەڵێم بەڕاستی گەوهەرێک بوو لە دەستمان چوو. زۆر بە باشی دەیتوانی کلێنی دکتۆر قاسملو پڕ بکاتەوە. زۆر خەسڵەتی بوو کە بۆ ئەوە بێت دەرسی لێ وەربگریت. من شتێکم نییە زیاتر لەوە کە بڵێم هەزاران سڵاو لە گیانی پاکی، هەزاران سڵاو بۆ شەهیدەکان، لەوە کە گوێتان بۆ قسەکانم گرت. ئەزانم ماندووشم کردوون. زۆر سپاس.